ناوێ خودێ مەزن و دلۆڤان بەڕێز سەرۆکی هوداپار کاک زەکەریا، ئەندامانی سەرکردایەتی هوداپار، نوێنەرانی دووەمین کۆنگرەی هوداپار، خوشک و برایانی بەشداربوو، ئامادەبووان. ئیمڕۆ سەربەرزم شەرەفمەندم کە لە بۆنەیەکی وا گەورە و گرنگ لە هەرێمی کوردستانەوە و بە نوێنەرایەتی جەنابی سەرۆک بارزانی هێژە کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سڵاوی ئەوتان پێڕابگەێنم. هەروەها بە ناوی ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و ئەندامانی سەرکردایەتی و بە ناوی تێکڕای گەلی کوردستانەوە سڵاوی برایەتی و ئاشتیتان پێڕابگەێنم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله خبير عليم. لم آية قوريدا خداي قورد فرميت إيما إيومان بەژن و بە پیاو بە نێر و بە مێ دروست کرد و ئێوەمان کردە تیرە و هۆز و عەشیرەت و قەبائیل و گەل و لە چەند ملەتێک بۆ ئەوەی یەکتر بناسن و کەستان فەرقتان لەگەڵ خەڵکی تر نییە و ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم، گەورەترینتان کەریمترینتان ئەکرەمتان باشترینتان ئەو کەسەیە کە خودا دەناسێ. عند الله ئەتقاکم إن الله خبير عليم. بۆیە من لێرەدا ئەو مناسەبەتە ئیستیغلال دەکەم بەوەی کە نە ڕۆژێک لە ڕۆژان نە عەرەب کە پێغەمبەری خودا خاتەم النەبیین محەممەد صلی الله عليه وسلم کە لە ناوان لە ناو عەشیرەتی قوڕەیش بوو بە پێغەمبەری خودا، نە عەرەب نە تورک نە فارس نە کورد کەسیان لە کەسیان باشتر نییە، کەسیان خەلیفەی خودا نییە لەسەر زەوی تەنها ئەوە نەبێ کە خودا پەرستی بکە. خودا پەرستیش خزمەتکردنی ئینسانیەتە. بۆیە لەو ئاەتەوە باشترین شت ئەوەیە کە ئێمە برایەتی و تەبایی و خۆشەویستی بپارێزین و هەموومان خزمەتی ئینسانیەت بکەین، لەبەر ئەوەی ئیسلام دینی ئینسانیەتە، دینی خزمەتکردنی ئینسانیەتە، بەیەکەوە ژیانە، برایەتیە، نەک خۆفەرزکردنە. بەڕێزان، هەمووتان دەزانن کە ئیمڕۆ بەداخەوە بە ناوی ئەو دینەوە چ کارەساتێک بەسەر ئینسانیەت داهاتووە کە خەڵکانێک دوور لە قیەم و لە ئەخلاقی ئیسلام و دینی ئیسلام ئیستیغلالی ئەو دینە دەکا بۆ ئەوەی کورسیەکەی خۆی و مەفاهیمی خۆی و ئارمانجی خۆی و ئەهدافی خۆی تەحقیق بکە. بۆیە ئێمەی کورد دەبێت لە هەموو کەس زیاتر و جوانتر و باشتر لە دینی ئیسلام تێبگەین بۆ ئەوەی بتوانین ببینە نمونەیەکی زۆر جوان لە بۆ خزمەتکردنی ئینسانیەت. لەبەر ئەوەی دینی ئیسلام بۆ خزمەتکردنی ئینسان و پاراستنی ژیان و ئازادیەکان بووە. دینی ئیسلام دینی ئازادیەکانە. بسم الله الرحمن الرحيم. الذين يستمعون القول ويتبعون أحسنه أولئك هداهم الله
وأولئك هم أولو الألباب. واتە دینی ئیسلام گوێگرتنە لە هەموو مەفاهیم، لە هەموو ڕایەکان، لە هەموو قسەکان، و هەڵبژاردننی باشترین قسەیە کە خزمەتی هەموومان بکە. بۆیە تاچی کوردستان ئەوانەی کە پەیڕەوی هەموو مەفاهیمە ئینسانیەکان دەکەن و بە تایبەتی دینی ئیسلام دەبێت جوانترین نمونەی ڕەوشت و ئەتکار و تەسەڕوفات و ئەخلاقی بەرز بن. من لێرەدا نمونەیەک دەهێنمەوە لە سەردەمانی شۆڕشی ئەیلولی مەزنی نەتەوەیی کە یەکەم شۆڕش بوو لە ژێر سەرکردایەتی جەنابی بارزانی نەمر مەڵا مستەفای بارزان کە توانی بووی گەلی کوردستان بە هەموو ڕەنگ بە هەموو دەنگ لە ژێر ئاڵای خۆی کۆبکاتەوە، هەر لە زاخۆ تا دەگاتە خانەقین، وەجگە لەوەی تەئسیراتی شۆڕشی مەزنی ئەیلولی مەزنی نەتەوەیی گەیشتووە هەر سوار پارچەی کوردستانیش دەنجی دابەوە. ڕۆژێک کە لەگەڵ بەرپرس و سەرکردەکانی شۆڕشی ئەیلول کۆبووەوە داوای لێکردن کە ئەوان دەرگاکانیان بکرێتەوە، لەبەرەوەی دەرگا داخستن شتێکی خراپە. و نمونەیەکی بۆ هێنان گوتی خودای گەورە لە قورئانی گەورە بە پێغەمبەری خۆی دەفەرموویە ئینەکە لەعەلا خولوق عەظیم. واتە ئەی پێغەمبەری خوددا، ئەی ئەو کەسەی کە ئەمن تۆم ڕەوانەی ناو بەشەریەت کردووە بە ناوی من قسە بکەی، تو خاوەنی گەورەترین ڕەفتار و جوانترین ڕەوشت و ئەخلاقێکی بەرزی. ئینەکە لەعەلا خولوق عەظیم. پێی نەگوت ئەوە جلکتە، پێی نەگوت ئەوە خواردنتە، پێی نەگوت ئەوە ئەپارتمانتە، پێی نەگوت ئەوە قسوورتە، پێی گوت ئەخلاقت جوانە. کەواتە لە ئیسلام، لە دینی خوددا، لە هەموو ئەدیانی سەماوی جوانترین شت کە خودای گەورە داواکارە لە ئینسانی خۆی، لە مەخلوقی خۆی کە بخۆی دروستی کردووە، ڕەوشتی بەرزە. بۆیە جەنابی بارزانی نەمر فەرموویە سەرکردەکان کە ئێوە دەبێ هەمیشە پابند بن بە ئەخلاقی بەرز، بە ئەتکاری جوان، بە ڕەوشتی گەورە، بە خزمەتکردن، بە دڵێکی گەورە و بە مەحەبەتێکی گەورە. بۆیە ئێمەی کورد لەسەرمانە ئیمڕۆ بە هەر لەژێر سایەی هەر دروشمێک بین، لەژێر سایەی هەر ئەفکارێک بین، لەژێر سایەی هەر دینێک بین، پابند بین بە کەلتور و بە ئەتکار و بە ڕەوشت و بە کەلەپوری ڕەسەنی کوردایەتیەوە، بۆ ئەوەی خەڵک زیاتر لێمان تێبگا و بتوانین دۆزی ڕەوای خۆمان بەرەو پێشەوە ببین. هەموومان دەزانین لە ژێر سایەی ئیسلامدا ئیمپراتۆریەتی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوو. عەرەب توانیان دەوڵەتی عەباسی و دەوڵەتی ئەمەوی دابمەزرێنن، فارس توانیان ئیمپراتۆریەتی سەفەوی دابمەزرێنن، تورک توانیان ئیمپراتۆریەتی عوسمانی دابمەزرێنن. کورد ئەوەندە تاوا بووەوە لە ناو دینی ئیسلامدا، بەڵام بەداخەوە نە پاداشتی وەرگرت، نەخۆشی توانی دەوڵەتێک دابمەزرێنێ لە کاتێکدا هیچ کاتێک و لە هیچ شوێنێک و لە هیچ مەفاهیمێک و لە هیچ ئاەتێک نییە کە دین دژی دامەزراندنی دەوڵەتی کوردی بوو بێت. بۆیە ئێمە داواکارین لە خودای گەورە پشتیوانمان بێت لە هەموو تاکێشی کورد کە بتوانین نمونەیەکی جوان لە سایەی ئازادی و دیموکراتی و تێگەیشتن بۆ هەموو دینەکان، بە تایبەتی دینی ئیسلامی، کە بتوانین پاڵپشتێک بەدەست بێنین، ڕیفراندۆم ڕابگەیەنین و نەواتێک دابمەزرێنین لە هەرێمی کوردستان، بگەینە ئامانجەکاری خۆمان و دواتر ببینە جوانترین نمونە بۆ هەموو دەور و بەرمان. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی هەمیشە تەئکید لەوە دەکاتەوە بڵێ بۆ برایەتی، بڵێ بۆ ئاشتی، بڵێ بۆ ئاشتی، بڵێ بۆ ئاشتی، بۆ پرۆسەی ئاشتی، بۆ برایەتی، بۆ پێکەوە ژیان، بۆ ئەوەی ئێمەی کورد لەگەڵ عەرەب، لەگەڵ فارس، لەگەڵ تورک وەکو برابین و هەموومان بەش بین لە هەموو ماف و ئەرکەکان و بتوانین بگەینە داوای ڕەوای خۆمان لە کاتێکدا ئێمە هەمیشە تایبەتمەندێتی و خصوصیەتی هەر چوار پارچەی کوردستانمان لە بەرچاو گرتووە. ئەوەی پشگیری لێ دەکەین پرۆسەی ئاشتیە، برایان بە هەموو قەناعەتەوە دەڵێین بەداخەوە کە ئیمڕۆ نیگەرانیەک، ناخۆشیەک ڕووی لە کوردستان کردووە، چ لە هەرێمی کوردستان کە متەمەسیلە بە داعش، چ لە نەو ناتێگەیشتنەی کە
بەداخەوە پرۆسەی ئاشتی لە سەرانسەری تورکیا ڕاگرتووە داواکاری ئینزارێشتر ئەو پرۆسەیە بەرەو پێش بچێت و جەنابی سەرۆک بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان وەکو ئینسانێکی کورد هەمیشە ئامادەیە بۆ ئەوەی کارایەک و بەشدارێکی کارا بێت لە بەڕێوەبردن و بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی و لە کۆتاییدا ئومێدی سەرکەوتن بۆ کۆنگرەتان دەخوازین هیوادارین خودای گەورە سەرکەوتوتان بکات ئیجازەم پێ بدەن لە سایەی دینی ئیسلام و لە سایەی حزبەکەی ئێوە و هەموو تەیاراتی ئیسلامی چ لە کوردستان چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە سەرانسەری دنیا کە ئێمە ببینە پێشەنگێک بۆ پێکەوەژیان و برایەتی و ئیجازەم پێ بدەن پڕ بەدڵ بڵێین بژی کورد بژی کوردستان زۆر سوپاس